سڵاتان لێ بەڕێزان لەم ڤیددیۆدا بەستمانە باسی ڕسێزگریتان بۆ بکەین. ڕسێزگریت بریتە لەو سایتی کە سەر بە وڵاتی ئەڵمانیایە و زۆربەی توێژەران و مامۆستایانی زانکۆ لە سەرتاسەری دنیا ئەکاونتیان تێدا هەیە و تیایدا توێژینەوەکانیان دەخانە ڕوو و هەروە ئەگەر کەسێک پرسیارێک شتێکی هەبێ دەتوانێت پرسیارەکەی خۆی تێدا بنووسێت یاخود بەشداری بکات لە مناقەشە یا گفتوگۆیەکی تر. هەروە ئەم سایتە شوێنێکی باشە بۆ دۆزینەوەی پرۆفایلی کەسەکان. ومنە ئەگە بتانێت پرۆفایلی زانستی کەسێک لە کۆڵنەوەی بۆ بکەن لە بڵاوکراوەکانەوە جۆری پرسیارکردنەکانی توان زۆر بە ئاسانی سوود لەم سایتە وەرگرن کە ناوی شخصەکە، سپۆڕیەکەی، زانکۆیەکەی و لە شوێنێکدا دەنیشێت بەشەکەی و هەروەها وەسفێکی سەرەتایی لەسەر کەسەکە. ئەو سکەڵانێکی هەیەی بڵاوکراوەکانی داهێک لە ئارتیکڵ، کۆنفرانس پێپەر وارواشتی تر زۆر بە ئاسانی دەتوانین دەستان بکەوێت. بۆ مەبەستە ئەگەرمان هەیە ئەکاونتێک بۆ خۆمان دروستکەین دەتوانین ڕاستەوخۆ لە گوگڵ بنووسن ڕیسێرچگەیت. و دەتوانن کلیک بکەن لەسەر جوین فۆر فری، پاشان ئەکادمیک هەڵبژێرن، پاشان ناوی ئەو زانکۆی بنووسن کە مەبەستانە، و بەشەکەش دیاری دەکەن، پاشان کلیک دەکەن لەسەر کنتینیو. لە خانەی یەکەمدا ناوی یەکەمتان دەنووسن و لە خانەی دووەمیشدا کۆتا ناوتان دەنووسن. بەڵام بۆ ئەو کەسانی کە ناوی سیانیان بەکاردێنن پێویستە ناوی یەکەم و دووەمیان لێرە بنووسن. بە نووسینی ناوی دووەمیان ئۆتۆماتیکیان خانەیەکی تر دەکرێتەوە کە ناوی دووەمیان لەوێدا داخڵ دەکەن. پاشان ئیمێلی زانکۆیتان داخڵ دەکەن، و لە کۆتاییدا پاسوەردە بۆ خۆتان دیاری دەکەن. و لەم خانەیەش تیک دەکەن و کلیک دەکەن لەسەر کنتینیو. لەم قۆناغەدا داواتان لێ دەکات کە ئایا ئەمە خاوەندارێتەکەی بۆ ئێوە دەگەڕێتەوە ئێمە دەتوانین سکیپی بکەین لەو قۆناغەدا. بە هەمان شێوە ئەمەش سکیپ دەکەین. لەم قۆناغەدا پرسیاری ئەوە لێ دەکات کە ئایا کەسێک ڕسەرچگەیەکی پێناساندووی، ئێوە کلیک دەکەن لەسەر یەس. پاشان دەتوان هەرێک لەوانە هەڵبژێرن. ئێمە لێرەدا کۆوەرکەر هەڵدەبژێرین واتە هاوکار. لێرەدا داوات لێ دەکات کە بەشەکەی خۆ دیاری بکەی. بۆ من فیزیا هەڵبژێرم و لە فیزیاشدا کۆندەنسیت ماتێر هەڵبژێرم. دەتوانن چەند دانەیەک بە ئارزوو خۆتان هەڵبژێرن کە لە 3 دانە تێنەپەڕێ. پاشان کلیک دەکەن لەسەر کنتینیو. لەم لاپەڕەیەدا سکێڵەکانی خۆت دەنووسی. بۆ من ماتریال هەڵبژێرم، نانۆ ماتریال هەڵبژێرم، ماتریال کارکتەریستیک. ئێوە تا 30 دانە سکێڵ دەتوانن هەڵبژێرن. پاشان کلیک دەکەن لەسەر کنتینیو. لەم قۆناغەدا دەتوانن وێنەیەک بۆ خۆتان بێنن. کلیک دەکەن لەسەر ئاپلۆد فۆتۆ. پاشان لە کۆمپیوتەرەکەتاندا وێنەیەک هەڵبژێرن. دوای کە پرۆزەکە تەواو بوو کۆمپلیت ساین ئاپ لێدەن. لێرەدا پێت دەڵێت کە ئێمە ئیمێلێکمان بۆ ئەو عنوانە ناردێتەوە، بۆ ئێمە دەگەڕێنەوە سەر ئیمێلەکەمان. هەروەک تێبین دەکەن ڕسێرچگەیت ئیمێلێکی بۆ ناردوێنێتەوە کە پێویستە ئێمە تەستیقی بکەین. لەم لاپەڕەیەدا ڕسێرچگەیت چەند توێژەرێکی ئەو قسمەت بۆ دیاری دەکات کە ئەتوو هەڵبژاردووە. دەتوانی هەر هەمویان هەڵبژێری یاخود دەتوانی دیسیلێکت ئۆڵی لێ بدەی و پاشان ئەو کەسانە هەڵبژێری کە مەبەستە. پاشان کلیک دەکەن لەسەر کنتینیو. ئێستا ڕسێرچگەیتەکەمان دروست کرا و دەتوانن سوود لە خزمەتگوزاریەکانی ڕسێرچگەیت وەربگرن. ئەو دەتوانن لەم خانەیەدا بڕواناوەکەتان بنووسن. ئەگەر خوێندکاری ماستەر یا دکتۆران دەتوان تەنها بنووسن ماستەر ستودنت یاخود PhD ستودنت.
لە ڤیدیۆی داهاتوودا محاولە دەکەین چۆنتی بەکارهێنانی ڕیسێرچگێتتان بۆ ڕوون بکەینەوە.